بە تۆمەتی دزیکردن لە مزگەوتەکان دەستگیر کراون. ئاسایشی کفری پاشمانگێک چاودێریکردنیان ئەم باندەی دەستگیر کردووە. چەند جارێک پارە و کەرەسەی ناو مزگەوتیان دزیوە. پێش چەند ڕۆژێک لە مزگەوتێک لە مزگەوتەکان ناو کفری هەستاون بە دزیکردن لە مەخزنێکی ئەو مزگەوتەیە کە ئەو کۆمەڵێک کەرەستە و پێداویستی ناو مزگەوت و بۆ چاککردنی مزگەوت و ئەو شتانە کەلوپەلێکی زۆری تایە هەستاون بە دزیکردنی و کەلوپەلانە ئێمەش دوای ئاگادارکردنەوە لەلایەن مەلای مزگەوتەکەەوە دوای چاودێریکردن و بە دوواداچوون و وەرگرتنی فەرمانی دادوەر بە پێی مادەی 444 توانیمان ئەو دەستگیریان بکەین و ڕادستی پۆلیسیان بکەین لەسەر بەڕێز دادوەری لە کۆڵۆنیای کفری. مزگەوتەکان شوێنی گشتین و کەلوپەل و پێداویستیەکانیان زۆرینەی جار لەلایەن خێرخوازانەوە دابین دەکرێت. مامۆستای مزگەوتی سەییدەکان لە کفری دەڵێت ئەم دزانە کۆگای مزگەوتەکەیان تاڵان کردووە. ئەو شتانەکەوا براون کە ئێمە بزانین پێی لە سێ جا زیاتر وابزان بریا، یعنی بە سێ جا زیاتر بریا کە وا بزام ئەگەر غەڵەت نەوم کلیلی جۆکەریان پێ بووە و کەیف خۆی مەغزەن ئەو کۆگایان کرێت و شتیان بردە تر نازانین وەختەکانی شەو بووە بەس بەڵام ئاخر تاوکە ئاسایش پێمانی ڕاگەیان کە لە کامیرەی چاودێری ئەوانش دەرچووە وابزانم کە لە نیمەڕوا بووە ئاخر تا کەوا گیران خۆی دزی شتێکی قیزدەنونەیە تاوانی گەورەیە لە هەر کێ بکرێ. ئایا چی هەر کەسێ بێ کە دەست بۆ ماڵی خەڵک بووە تاوانە کە ئەگەر بە تایبەت ماڵی خوای گەورە ئەبێ ئێمە ماڵی خوای گەورە هەمومان بیپارێزین، نابێ هیچ کەس دەستی بۆ بووە بە هیچ شێوەیەک. باندەکە لە 6 کەس زیاترن و بە پێی فەرمانی دادوەر دەستگیر کراون و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. هێشتا نەسەلمێنراوە کە تەنها لە مزگەوت دزیان کردووە یان شوێنی تریشیان لەسەر ساغ دەبێتەوە. سامانکەریم کورد چاد نیوز کفری.